فأنا أدعو إلى تعاون بين السياسيين لمصلحة المواطن. داوای پێکەوە کارکردن دەکەم لە نێوان سیاسیەکاندا، چونکە سیاسیەکان لە هاوڵاتیانەوە هێز زۆر دەکەن. ڕژێمی پێشوو عێراق 35 ساڵ حکمی کرد، لە کۆتاییدا بە تەنها مایەوە چونکە خەڵک بەرگری لێ نەکرد. هێزی ئەم ڕژێمەی ئێستا بەسراوە بە پشتیوانی و بەرگری خەڵکەوە، بۆیە لەوە دەترسم پشتیوانی خەڵک لە دەست بدەین، چونکە بە لەدەستدانی پشتیوانی هاوڵاتیان ڕژێم و سیستمی سیاسی ئێستا کۆتایی دێت. ئەمڕۆ دەقێک هەیە لە چوارچێوەی پرۆژە یاسای بودجەدا کە هەرێم و ناوەند لەسەری ڕێکەوتون. ومێدەوارم پەرلەمانی عێراق بودجە پەسەند بکات، بەڵام چاوەڕێی جێبەجێکردن دەکەین، چونکە بەهای دەق لەسەر وەرەقە کاتێک دەردەکەوێت کە چۆن لە واقعدا جێبەجێ دەکرێت. نەبوونی یاسای نەوت و غاز بۆشاییەکی دروست کردووە و بۆتە هۆی دروستبوونی ناکۆکی. ئێمە پێویستمان بە یاسای نەوت و غازی یەکگرتوو هەیە بۆ ئەوەی ناکۆکیەکان لە چوارچێوەی یاسادا ڕێک بکرێت. ڕاستە کە ناکۆکی هەیە لە لێکدانەوەی دەستور بۆ یاسای نەوت، بەڵام شتێکی یەکلا هەیە لە دەستوردا کە دەڵێت نەوت مڵکی گەلی عێراقە، ئیدی نە مڵکی حیزب و نە سیاسیەکانە. ممكن قانون نفط والغاز أن ينزلها إلى التنفيذ.